بەناوی خوای گەورە و میرەبان ئەوڕۆپیەمان باشە باسێک لە ڕێفراندۆم و لێکەوتەکانی بکەین چکە لەو کاتی ڕێفرێندەم و لە پێشی و لە دواشی زۆر بە هەڵەیی باسی ڕێفراندۆم دەکرێت خەڵکێکی زۆر قسەی لەسەر دەکایان دەینووسی زۆر بە هەڵەی دەکات ئەو بابەتە مەوزوعەکی قانونی دووەلی زۆر سرفا ئەنی هەوەنتەنی هەموو خەڵک باسی لێ بکات تا سەرکردەکانیش دیار بوو کە ئەو ڕێگایی گرتیانە بەریان تۆجوهات و لێدوانەکان و هەڕەشەکان و تەنازولکردن دوایی نیشانەی ئەوەی بوو کە شارەزایان بەو بابەتەی نەبوو ئەو حەقۆ نەبوو لە ناوکستان بەهۆی ئەوەی یەکتر تەخوینکن ئەو برێت و ئەو ڕێفراندۆمە تورکیا کردی و ئەوی تریش بێ ئێوە خائینەتان کرد ئەوانەی نەدەویست ئەو تازە ڕێفراندۆمەکە کرا ئێستا شکستی هینا دەبوابی ئێستا چەند کۆنفرانسێک بکرێت بە تایبەتی جامیعەکان خوا بوو ینی چاک دەزان ئەو مۆزوع لە چیە بە تایبەتیوانەیە مختصن بە قانونی دووری دەباری دیاری بکەن هۆکاری شکستی هۆکاری قانونیەکەی وازح دیارە ئەن ئێستاوە 2 ساڵە ڕێفراندۆم کرایە یەک دەستکەوتەیە کە باسیەکەن زۆرە زەرەرەکانی ناوەکی کوردستانی عێراقی دووری یەکجار زۆرە کوردستان هەر نەماوە ئێستا لە دوای ڕێفراندۆم بەڵام یەک قازانەدەویترن تاپۆی ڕەشە تەمانەوەش هیچ ئەساسەچی نییە هیچ تەنها هەر قسەیەکە دەکرێت دەنا تاپۆی ڕەشت ئەگەر تاپۆیە توە یعنی ئەدێگەر قازانجەکی هەیە ئەو ئەنجومەنی ڕێفراندۆم چی بەسترات یان لەبەر چی وە پارت بڵاو کەس نە دانیشتنە چیش نەما خۆ جارێک باک سەرۆکی ئەنجومەنەکە داوای دانیشتنە چی بکە وازم ئێستا یەک لە سەرۆکەکانی ئێستا وەزیرە لە عێراقیانی ئەوە ڕاستیەکەیە بۆیە دەبی ورد بینەوە لێ زین لە چێ ڕابەڵەدا چووە چۆن جارشتر ئەگەر ئیشمان لەسەر مافی چارە نووس کرد بە چێدا دەڕۆین خۆی کێشەکە ئەوە بوو ڕیفراندۆم ئامرازێکە نەک خودی خۆی یعنی ئامرازەکەش هەڵە دەرچوو لە مێژە گوترایە پرسی دەوڵەتی کوردستانی وەکو عملیاتی مێشک و عملیاتی دڵەواتە دکتۆر و تەبیب و حەکیمی زۆر وردی دەی ئێخواگە دکتۆر و تەبیب و حەکیمەکە ورد نەبی و نەشارەزابی نەخۆشی دەمرێنی هەر وەکو ڕیفراندۆم و دەوڵەتی کوردستانی وا مرێندرا ینی جوانترین وەسف لنکۆڵن بە زانایەکی نەمساویە لەبارەی قانونی دووەلی وەسفەتی ئەو ڕێفراندۆمێکی گوتی ڕێفراندۆمی کوردستان دەوڵەتی کوردستانی لە ناو برد عێراق دەوڵەت نەبوو عێراقی کردە دەوڵەت بالفعل عێراق مەساحی عێراق زۆر کەم بوو زۆر گەورەی کردەوە سیادەی نەبوو کردی خاوەن سیادا و دوای لە پاشان کێشە تریشێ شکۆ یان هەیبەتی قیادات و هەرێمی کوردستان چۆن دەڕۆیانی دار لە دنیاش وایە تو عینادی لەگەر دەوڵەتان پێی دوای زۆر تەنازل زۆر تەنازل کرا پاشان لە بۆ عێراق من سەرم لەوەی دەرنەچوو ڕێفراندۆمەکە غەڵەتبی ڕاستبی کرا ینی شکۆیەک لە بۆ کورد بەس بۆ ئەوەندە تەنازل کرا پاشان هەموو سەرکردەکانی کورد سەرکردەکانی ڕێفراندۆم تەنازلشی زۆر گەوریان بە هەر پەنە نامیان لە بۆ عێراق دەنات وەرن بە مفاوەزات بکەین دەچوونە عێراق و ڕێفراندۆمیان سەڵ دەکرد و ینی کۆمەڵێک پرسیار هەیە لەو بابەتان ینی بۆچی سەرکردایەتی کورد ئەو نامە مهمەی تیلرسۆن کە دەریان بە ناوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسەتان لەگەڵ دەکەم دەکاتێک لە وعدی بەلفۆر نارێ بە ناوی ویلایەتە بەریتانیا نارێ بە ناوی بەریتانیا قسە دەرێ بە ناوی خۆ دەرێ بە ناوی ویلایەتن پێکاتو لە 700 وشە وعدی بەلفۆر نزیکەی 36 وشەیە ئەو هەموو وعدەی دایەت تیلرسۆن ئەوەی ڕەت دەکەنەوە بەڵام دوای دێن محکمەی فیدرالی کە ڕێفراندۆمی هەڕۆشانتەوە درێ ئێمە ڕێز لەو قەرارە دەگرین دوای درێ ئیلتیزامیش دەکەین بە شەوەکی درەنگ ئەو جوابیان نابێت ئەمە سەرم سوورمایە لە یعنی چه حکمەتەشی دەدایێت ئەو ئیشە باشەی ڕەتکەوە ئی وەزیری خارجی بەڵام ئەو ئیشە خراپەی محکمەی فیدرالی وەربگری و ڕێفراندۆمی هەڵوەشین ئەجە دوایی زۆربەی باسی ئەوش دەکەن برن ڕێفراندۆمی کوردستان ئیلا بە ڕێفراندۆمێکی تر هەڵدۆشێتەوە وە کەس بووی باش ئەگەر کەس بووی نییە ئەدی چۆن حکوومەتی هەرێم و سەرکردەکان چ حەقەت توانیان سڕی بکەن ئەنی چێ ئەو تەفویزەی دابووان لەبەرەوەی دەزانم
ئەوانەی لەسەر ڕیفراندۆم دەنووسن زۆربەی ماستاوچی ئەگە ماستاوچی نین و وەتەنی بۆ یەقی ئەوانە ناگرن کە داوا لە عێراق دەکە درێنە ڕیفراندۆممان سڕ کرد ئەمە قسەی یەک قسەی لەسەر ئەو حکوومەتی بکەنیان ئەو شخصانە بکەن کە ڕیفراندۆمیان سڕ کرد یان التزامیان بە محکەمەی فیدرالی کرد کە زۆر تاوانێکی گەورەیە 1993 دەرێت دەنجیدایە ئەتو بەناوی و 1993 ڕیفراندۆمی هەڵوەشێنیەوە یان سڕی یان هەر دەستکارێکی دەی بگەڕێنەوە سەر ئەساس تێکرای قەزیەکە دەڕووی قانونی دووەری بە هەڵەدا ئیشەکە کرا نازان یعنی ئەمە دووربین لەو ئەوانەی کە حیزبینەوە ئەوانەی لە کۆنەوە دژی یەکن ئەو جودایە ئەمە بەو ڕوانگەی ناچین ئەمە دەین انشاءله بە دڵسۆزی ئەو ئیشەکرایە بەڵام دەبی گوێ بگرن لە چێ ڕابەخڵەدات زارێ قەزیەی کورد تعریفە قانونیەکەی لە ئوموم متحیدەی خۆ لە ضمنی مافی چارە نووس نییە ئەوە دەبی ئەمە ئاگادار بین این جارێ کورد لە ئوموم متحیدە بە شعب تۆمار نەکرا ئەمە زۆر جار باسی ئەومان کرد ئەمە کتابێکیشمان دەرکرد بەو ناوەی کە دەبی کورد پێش ئەوەی هەر هەنگاوە بنێ جاری لە ئوموم متحیدەی ناوی خۆی بە شعب بنووسی ئەو مۆزوعانە هیچ نەکرا یعنی هیچ نەکراوی یاڵڵا نەخۆش بینە لەو گۆڕی عملیاتە کرد بکەم و ئەمن دکتۆریش نیمە بس زەبن مەسلەی ڕیفراندۆم وابوو یان ئەگەر بە ڕوانگەی ڕاوچی قسە بکەین کورد یەک فیشەکی پێبوو ئەی نیشانەکە لە لای ڕۆژهەڵات بوو ئەو بە ڕۆژ ئاوای وەنا یان لە جنوب و بە شیمالی وەنا گولەکە پێی نەکەت و سووتاندی بەلاش یعنی زۆر بە نەشارەزایی ئیشەکە کرا بەشی ئێمە مەلەف ئێمە لە ئوموم متحیدی لەگوت ڕێمێدیال سیشن بەشەقانیەکەی وعنیوە وەتا الانفصال العلاجي حق الانفصال العلاجي يعني أوها ملف من الأمم المتحدة هو شيء دياري كرايا باشي تقرير مصير علاقي بم أقاليمي مستعمرات يعني أنا الزانياري دي هتيارسي قسيلي دكا زور بدا خوش عندك خرج تري شارع زانم قسمنا قلنا كلتم باشا إيوه نازان أو ريفراندوما أو الريتكك بخو برو دەوڵەتی کوردستان و مافیچارە نووس نەبووتیان بەرێوڵە دەزانیت ئێوتم لەبەرچی ئەوش نهاتن وەکو ئێمە باز بکەن وەبی سەرکردایەتی کورد خۆی تووشی ئەو هەڵەیە نەکردوایە ئەو هەموو زەرەر و زیان و کوردستان ڕۆی و تورکیا ئێستا وا هاتە ناو کوردستان و عێراق وا هاتی و سیادەی نەما و پێگەی دووەلی زەعیب و ئەو هەموو منطقەیە دۆڕە وتیان وڵای ئێمە ئێستا نانووسین گوتمە کەی دەینووسن تەنێمە لە یاداشتەکانی خۆمە یعنی تەماشاکە دۆستی خۆیتیان یەک دنیا دۆلار و عردیان لەو دەسەڵاتە وەرگتیا دەرن بەرێڵە دەزانین غەڵەتە بەڵام ئەمەوەچ ئێوە ناکەین ئێستا بە دەسەڵاتی بن تووڕە دەبن کورکاکە گوناحە بۆ ئێستا پێی ناری بریکاکە کورە مەڕۆ کاکە سەران سەر دەکەوی غەڵەت دەکەی لە ناڵەمە وەختە چێ کە دەسەڵات زەعیف بوو ئەو سەرکردنی سەرمە ئەمە لە یاداشتەکانمان ئەوەی بڵاو دەکەین نا دەبێ ئێمە ڕاستگۆبی ئێستا ئەمە ئەو کاتی بەوردی پێمان گوتن گوتمان هەڵەن ئەمە توێژنەوەشمان کرد 6 مانگ پێشی ڕێفراندۆم کە باسمان کرد ڕێفراندۆمی قانونی چۆنە ڕێفراندۆمی عەبەسیش چۆنە عملیاتی نەخۆش لە چوارچێوەی طبی چۆنە و عملیاتە چیش بچی لەو دەشتەی بیکەی و بیدێ بەرچەخوان چۆنە ڕێک ئەوەی دووەم بوو ئەوەی لەسەڵ کوێ ئەو هەموو وەزعە هاتە پێش ئێستاش ڕێفراندۆمەکە بە خۆتان دەزانن کرا بەڵام ڕۆژی دووەم دەست بە پشێمانی کرا داوا لە عێراق کرا کە پێشتر بە تەنمە هیچ جۆرە مفاوەزاتێک ناکەین تەنها بەسەر دراوسێتی زۆر قسە زۆر خۆشە ئەمن هەر جارێک چێم لە سەرکردەکانی خۆمان بوو هەڕەشەیان دەکرد زۆر دڵم پێ خۆش زۆر حەز دەکەم سەرکردەیمەش وەکو دنیا هەڕەشە بکە و بەڵام بتوانیت جێبەجێش نابێت و بە وەهم بژی نابێت و ئەندام و لایەنگری خۆ دوات تێگەیانی کە فڕۆکەی ئیسرائیلی وی دنیا هاتێ بەڵام لە بن پوشەیە خەڵکەش زۆر باوەڕی کرد و بن پوشێ تیارە لە سەدەی بیستێک لە بن پوشی نازەمەڵا ئەدی مەتار ئەدی ئەلکترۆنیات ئەدی ئەوە یعنی بەو شێوازەی ئەکرا لە دوای ڕێفراندۆم ئەو هەموو تەنازولە کرد یعنی ئێستا ڕێفراندۆمی 25 مانگ بە تەواوەتی لە ڕووی قانونی هەڵوەشاوە و محکەمەی فیدرالی واشی لێ کرد کە جارێکی تریش وەکوێ ئەو وەرەقەیە بسووتێ کەس نەتوانێت ڕێفراندۆم بەڵام دەتوانین برێن ڕێفراندۆمی 2005 تا ڕادەیەک باشترە لەبەرەوەی ینی واتە لە کوردستان دوو ڕێفراندۆم ڕێفراندۆمە 25 مانگ
ئەو هەروەشایەوە دەسەڵاتی کوردی بەخۆی لەگە محکمەی فیدرالی هەریوەشە بەڵام ئەوەی 2005 هەرنەوە شایتۆ سرم سۆرمایە نووسەر ڕۆژنامە نووس یان مامۆستای ئەنیێن مامۆستای زانکۆ لەبەرچی بەسەر ئەو ڕێفراندۆمەی 2005 داناڵێ بۆ لە بەسەر ڕێفراندۆمەکی دەڵێت کە هەروە شایتۆ دەسەڵاتی کوردی ترسا لە عێراق ترسا نازمەچێ ینی وەڵامنەوە پرسیارە ینی بۆچی وا بەو دەرەجی ترسان ڕێفراندۆمەکیان هەڵەوشاندەوە یان سڕیان کردیان هەرچی ناوی لێدنی بەو ئامانجەکەی ئێستا کەس خۆشین لێ ناکەتە ساحب ئەکچێ بەرپرسێک بە ئاشکرا پێ ئەری ئەمن قسەی لە سەبکاو برێمە تازە دەوڵەتماندی کاکە لە مفاوەزاتەکانیش باسی دەوڵەت هەر نەماوە ئەمە پێشی ڕێفراندۆم باسمان لەوەی کردگوتمان ڕەنگە 10 ساڵ دەوڵەت دووبێتەوە زۆر هەڵە بوو ڕەنگە 30 ساڵیش دەوڵەتی دوورخستەوە یان بەلایکن بەو تیمەی ئێستای حیزبی و دەسەڵات بە هیچ جۆرێک ڕێفراندۆم و دەوڵەت کوردی نەما ئیلاگە و تیمە گۆڕیان ئەگەر ڕێ بدەن ئێمە سکاڵایەک لەسەر دەسەڵاتی کوردی بکەین لە محکمەی فیدرالی برین کاکە ئەوانە کە تەسلیمی محکمەی فیدرالی بوون تەمسیلی کورد ناکەن بۆیە ڕیفراندۆمەکە نابی ئەوها بەو شێوی هەڵبۆشێت چکە هەڵبۆشانەوەکەی هەر ئەوە نییە ڕیفراندۆمی 25 مانجی هەڵبۆشانەوە ئەوەیە لە داهاتووش چکە ئەوەی تێدایە بەڕەجعی تێدایە لە مادەکانیدا لە داهاتوش ئەگەر ڕیفراندۆمەکە خۆی مەڵەتیە ینی بەڕاستی گورزەکی زۆر گەورە لە داهاتووی کوردستاندرا چۆن لە ئابووری و سیاسی و عقارات و کۆمەڵگەی کوردی ئەو دەسەڵاتی خۆمان زە گورزی لێوەشاندیە بەمان کە شێوە لە چارەنووسی کوردیش وەشێنرا بەڕاستی دەست بەتاڵ ئێستا هاتیینە دەرێ کەسمان هیچمان بەدەست نییە ئەوەی ئێستا براوەیە لە کوردستان تەبەقەتی گەندەڵ و دز و تاڵانچی تەبەقەت منەمگوتیە حیزب ئەو تەبەقا بردیتەوە ماڵ و سامانێکی زۆری لە ناوەوە و لە دەرەوە کۆ کردەوە باقیەکەی تر ئەوەی نیشتیمان پەروەرە ئەوەی کوردایەتی دەکا ئەوەی چاکسازی دەکا یاسا تاریخ مافی چارەنووس دەوڵەت هەمووی دۆڕاوە لە کوردستان ئەو وەکوتی وەزعەکەیە لە داهاتوو ڕۆژانە هەندێک دیاردە هەیە هەندێک تەنازولاتی دەسەڵاتی خۆمان هەیە محکمەی فیدرالی هەیە زیاتر ئەو باسە باس دەکەین ئینشاءالله وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه